پەیامی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی بۆ دووەمین کۆنفرانسی ڕێخستنەوە و داڕشتنەوەی سیاسەتی میدیایی و بە پەیامی پشتگیری سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی دووەمین کۆنفرانسی ڕاگەیاندنی یەکێتی دەستی پێکرد. کۆنفرانسەکە بۆ یەکخستنەوە و ڕێکخستنەوەی کەناڵە میدیایەکانی یەکێتی و ئاراستەکردنی پەیامی میدیایی یەکێتیە بە شێوەیەکی سەردەمیانە. کۆنگرەیەکی سەرکەوتومان هەبوو و لەوێ هەموو سیاسەتەکەمان داڕشتووە ئەبێ ئیعلام ئامرازێک بێت بۆ تەرجومەکردنی ئەو پەیامانە، شیکردنەوەی ئەو پەیامانە بۆ ئەوە بتوانین خزمەتێکی باشی ملەتەکەمان بکەین. عادەتەن کۆنفرانس سێ شتی گرنگە کە هەبێ بۆی سەرکەوتوو یەکێک بوێری لە بریارداندا تەبەن ئەو بریارەماندا کە کۆنفرانسمانەوە لە کۆنفرانسدا پشتیوانی پەیامەکەی سەرۆک بافڵمان بینی و پشتیوانی ئەو هەموو مەرکەبی سیاسی و سەرکرداتی و پسپوری ئەمڕۆ زیاتر لە 40 مامۆستای زانکۆی ڕاگەاندن و باری جیاجای ڕاگەاندن بەشدارن لەگەڵ ئێمەدا. شوان کەریمکابان 43 ساڵە لە ڕاگەاندنی یەکێتیدا کار دەکات و دەڵێت ناتوانن بە ئامراز و پەیامە کۆنەکانی میدیا لەگەڵ میدیای نوێ و تۆڕە کۆمەڵاتیەکاندا خۆیان بگونجێنن. ئەوە ژوای کردووە میدیای یەکێتی پێویستی بە نوێبوونەوە بێت. من پێم وایە هەمیشە بێ ڕاگەاندنی یەکێتی لە نوێبوونەوە بێت. خۆی تازەکاتەوە بە پێویستەکانی سەردەم. ڕاگەاندن خۆتانزانانی ئێستا ئامرازێکی زۆر گرنگە بۆ گەاندنی هەموو ئەو پەیامانێک کە پێویستت پێێتی بیگەێنیتە زۆرترین ژمارەی خەڵک. لە کۆنگرەی پێنجەمی یەکێتیشە زۆر تاکید لە نوێبوونەوە کراوە لە هەموو ئۆرگانەکانەوە ڕاگەاندنیشەکە لە ئۆرگانە پایەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. لەم کۆنفرانسەدا بۆردی ڕاگەیاندنی یەکێتی زیاتر لە 40 مامۆستای زانکۆ و پسپۆڕی بواری ڕاگەیاندنی بانگهێش کردووە بۆ ئەوەی بەهاوبەشی لەگەڵ ڕێنمایە زانستیەکانی ئەوان ناوەڕۆکێکی نوێ بۆ سیاسەتی داهاتووی ڕاگەیاندنی یەکێتی ئامادە بکەن. هەم وەکو هەلومەرجە بابەتیەکە و وەکو هەلومەرجە خودیەکە زۆر پێویستی بە پێداچوونەوە و خۆڕێخستنەوە هەیە لە ڕووی پەیامەوە، لە ڕووی پەیکەرەوە، لە ڕووی گونجانی لەگەڵ دنیای نوێدا بۆ ئەوەی کە بتوانێت هەنگاو بنێت بەرەو پێشەوە و تەنها وەکو بەڕێز مام جەلال هەمیشە دەیوێت لەسەر چەپکە گوڵی سەرکەوتنەکان خەوی لێ نەکەوێت. کۆنفرانسەکە لە چوارچێوەی ڕاستپاردەی کۆنگرەی پێنجەمی حیزبەکەیە و لەلایەن بۆردی ڕاگەیاندنی یەکێتی ڕێکخراوە و ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت. ئامانجیانە میدیای یەکێتی خۆی لەگەڵ ڕەوشی نوێی میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بگونجێنێت و هاوشێوەی سەردەمی شاخ بتوانن ڕۆڵ و کاریگەری گرنگ بۆ پێشخستنی کۆمەڵگا بگێڕن. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.